جەنگی نێوان بەرهەڵەستکارانی فەڵەستینی و قەوارەی زایۆنستی لە چواردەوری غەزە بەردەوامە. ئەوەش دوایەوەی گەردەلوولی ئەقسای کەتیبەکانی ئەقسام لە دژی ئیسرائیل سێم ڕۆژی تێپەڕاند و ئەگەری بەرزبوونەوەی کوژراوی زایۆنستەکان بۆ 1000 کەس و بریندارەکان بۆ چەندین هەزار هەیە. ئەوە جگە لە سەدان دیل. ئەوەی جێگەی سەرنجە هێزی ئاسمانی ئەو قەوارەیە بە بێبەزەیانە بۆمبارانی شوێنی نیشتەجێبوونی خەڵکی سڤیل دەکات لە کاتێکدا هێشتا بەرهەڵەستکاران لە 8 جێگەی چواردەوری غەزەدا لەگەڵ زایۆنستەکاندا دەجەنگن. ئەم ڕووداوە گەورەیە ڕەهەندی زۆری هەیە و پێویستە گرنگی تایبەتی پێ بدرێت، چونکە هێرشی گەردەلوولی ئەقسا لە ماوەی 70 ساڵی ڕابردوودا پێشینەی نییە لە ڕووی ڕەگەزی سەعاتی سفر و کار لە قوڵایی و بەکارهێنانی چەکی جیاواز و پێشڕەوی لەسەر زەوی و زیانگەیاندن بە داگیرکەران و دیلکردنی سەدانیان. گومانی تێدا نییە بۆ ئەم هێرشە و جێبەجێکردنی ڕێوشوێنی هەواڵگری و ئەمنی دوور و درێژ و ورد و ئاڵۆز گیراوەتە بەر. لە کاتی وەرگرتنی دەسەڵات لەلایەن حکوومەتی ناتانیاهۆوە پسپۆڕە ناوخۆیی و بیانیەکان هۆشداری بۆچوونی پەرگیرانەیاندا، بەڵام پەرگیرانی ناو حکوومەتەکە ئەوەیان پشتگوێ خست و کاری دڕندانی لە ڕادەبەدەریان دژی فەڵەستینیەکان درێژە پێدا. ڕەفتاری هەڵپە ئامێزی ناتانیاهۆ بۆ جێبەجێکردنی پرۆژەی یاسای چاکسازی دادپەروەری دۆخی کۆمەڵگای زایۆنستی دابش کرد و ئاڵۆزی و ناسەقامگیری نایەوە. بۆیە هێرشی بەرهەڵەستکاران کاردانەوەیەکی شەرعیانە و بەهێز و بەهیوا بوو لەسەر زەمینەیە کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە بێهێزترە لە هەر کاتێکی تر. هێرشی گەردەلوولی ئەقسا گرنگی گەورەی هەیە لە دوو ڕۆوە. یەکەم کاریگەری هەیە لەسەر سیستەمی سیاسی و ئاسایش و سەربازی. دووەم لە ڕووی ئەو دەوڵەتانی کە ئامانجی ئەمریکا و قەوارەی زایۆنستین بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بەو پێی هێزە ناوخۆیەکانی داگیرکەری زایۆنستی ڕەشبینن بەرامبەر چارەنووسیان. بۆیە لەوانەیە ئەو وڵاتانەش دوودڵ بن لەسەر گرەوکردن لەسەر ئەسپی دۆڕاو لە دوای پاشەکشە و شکستی قەوارەی زایۆنستی.